پێشانگەیەکی فۆتۆگرافی بۆ یادی 8 ساڵی کارەساتی جینۆسایدی یەزیدیەکان کراوەتەوە چەندین بەرهەمێکدا نمایش کراوە. پێشانگەیەکی فۆتۆگرافی بۆ یادی 8 ساڵی کارەساتی جینۆسایدی یەزیدیەکان لەلایەن تیرۆریستانی داعشەوە کرایەوە بەڕێوەبەری گشتی کاروباری یەزیدیەکان لە وەزارەتی ئەوقاف بە ئامادەبوونی نوێنەری پێکهاتە ئاینیەکان. پێشانگەیەکی فۆتۆگرافیان بانمایشکردنی چەندین وێنە و پاشماوەی جینۆسایدی یەزیدیەکان کردەوە. وەک ڕێکخراوی ئەو پێشانگای ئاماژەیان بۆ کرد ئامانج لە ڕێخستنی ئەو پێشانگایە ناساندنی جینۆسایدی یەزیدیەکان و گوزارشتە لەو مەرگە ساتە گەورەی کە بەسەر یەزیدیەکاندا هاتووە. ئامانجمان لەکردنەوەی ئەو پێشانگایە پیشاندانی جینۆسایدی پێکهاتەی یەزیدەکانە لە هەرێمی کوردستان کە ئەو مەرگەساتە و کۆمەڵکوژی بەسەر پێکهاتەی یەزیدەکانە چه معاناتێکی گەورە چ کۆژانێکیان هەیە. ئەنی ئەمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەڕێوەبەراتی گشتی کاروباری یەزیدەکان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی پێکەوەژانی ئاینەکان لە یادی 8 ساڵی جینۆسایدی یەزیدەکان ئەو پێشەنگایمان کردو. ناوەڕۆکی پێشەنگاکە پیشاندانی ئەو مەرگەساتەیە کە بەسەر کۆمۆنیتیان کۆمەڵگەی یەزیدەکان هات. پێکهاتی یەزیدەکان کە پێکهاتەیەکی ئاینی ڕەسەنی خۆڕشتی کوردی کوردستانانن. ئەو لۆکێشنانی کە دەبینی ئەو وێنانی کە دەبینی وێنەی جۆرا و جۆرن لە لۆکێشنی جۆرا و جۆر وێنەی ژیراوە لە هەر زاویەک سەیری وێنەکان دەکەی پڕە لە معانات ینی هەڵدانەوەی برینی قەتماغی نیشتیمانە بۆ هەر تاکێکمان لە کۆمەڵگەی کوردی بە بەشداری هەموو ئاینەکان کەمە پشتگیریە دەلالەتە لەوەی کە ئێمە لە خۆشی و ناخۆشەکانی یەکتر بەشدارین. بۆیە مەسەلەن سەیری دەکەی ئەو وێنانە وێنەی مەئەساتن وێنەی کارەساتبارن. هیوادارم جارێکی تر ئەو مەرگەساتە بەسەر کۆمەڵگەی کوردی و بەسەر هیچ ئاینێک بەسەر هیچ تاکێکی کۆمەڵگەی کوردی